خۆکوژی 900 کەس لە کەنیسەی جۆنستاون. گەورەترین کارەساتی خۆکوژی بە کۆمەڵە کە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕوویداوە. لەم کارەساتەدا بە فەرمانی قەشەیەکی مەسیحی سەدان کەس بەویستی خۆیان ژەهریان خوارد و خۆکوژی بە کۆمەڵیان ئەنجامدا. قەشەیەکی ئەمریکی کە ناوی جیم جۆنسە لە 1963 لە کالیفۆرنیا ڕێبازێکی تایبەتی داهێنا. بەهۆیەوەی ئەم قەشەیە کاریگەری زۆری هەبوو شوێن کەوتوانی بە تەواوی هۆگری ببوون. ڕێژەی لایەنگرانی ئەو قەشەیە ڕوو لە زیاد بوون بوو. وەک باس دەکرێت ژمارەیان گەیشتە 36,000 کەس. تەنانەت لایەنگرانی ئەو ئەندامی کۆنگرێس و خانەوادەی سەرۆکیشی گرتەوە. هەر بۆیە حکومەتی ئەمریکا قەشەکەی ناچار کرد خۆی و شوێن کەوتوانی ڕوو لە دارستانەکانی گوایانەی ئەمریکای باشوور بکات. جۆنس بەڵێنی ژیانی خۆش و ئاسوودەیی بە لایەنگرانی دەدا. بەمەش هەندێک لە لایەنگرە زۆر هۆگرەکانی خۆی قایل کرد تا لەگەڵیدا کۆچ بکەن بۆ دارستانەکانی گوایانە. لەم کۆچەدا زیاد لە 1100 کەس لەگەڵیدا ڕوویان لەو شوێنە کرد. ڕۆژی 18 تشرینی دووەمی 1978 قەشە جیم جۆنس داوای لە شوێن کەوتوانی کرد بۆ ئەوەی ژیانێکی باشتریان هەبێت کە مادەی ژەهر بکەنە ناو شەربەتی ترێ و بیخۆنەوە تا بمرن. بۆیە نزیکەی 913 کەس بە داواکاریەکەی ئەو قایل بوون. بە کۆمەڵ شەربەتەکەیان ژەهراوی کرد و خواردیانەوە. بەو هۆیەوە 913 کەس پێکەوە لەو شوێنەدا مردن. لەو ژمارەیە 200یان منداڵ بوون کە گیانیان لەدەستدا. لە ناو تەرمەکاندا ئەندامی کۆنگرێس و پیاوی سیاسی ئەمریکایی تێدا بوو. کارەساتەکە دەنگدانەوەی گەورەی لێکەوتەوە. جیم جۆنس خۆیشی بە مردووی دۆزرایەوە. ئەو ڕووداوە گەورەترین کارەساتی خۆکوژی بە کۆمەڵە لە جیهاندا. تا ئێستا ڕووی نەداوە ئەو ژمارە زۆرەی خەڵک بەویستی خۆیان بە کۆمەڵ و پێکەوە کردەوەی خۆکوژی ئەنجام بدەن.